مامۆستا ئەو کەسانی کە بۆ نمونە ناویان محەممەدە، ناویان عەلیە، ناویان یوسفە، ئافرەتەکان مریەم، عائیشە، ئەمانە بانگیان ئەکرێ بە شێوازێکی ناشرین. بۆ نمونە محەممەد پێڵەن حەمە، یان قسەی نەشیاوی تر ئەکەن، یان عەلی پێڵەن عەلا. ئەمانە عقوبەیان چییە؟ ئایا تاوانبارن کە بۆ شێوازە بانگی بەرامبەریان بکەن؟ طبعا کاک بێرون معلومە جەنابی شت بە حکمی لە دەرەوەی وڵاتی بەرکەوتەتە بووە لەگەڵ قەومیاتەکانی ترە، بەرکەوتەتە بووە لەگەڵ ئەڵمانە، لەگەڵ عەرەبە، لەگەڵ فارسە، لەگەڵ ئەفغانیە، لەگەڵ زۆر شوێنی ترە. طبعا ئەم کولتورە بەس لەناو کورددا من بینیومە، لەناو نەتەوەکانی ترە نمبینیوە. باشە، لەناو نەتەوەکانی ترە نمبینیوە. یعنی لای ئێمە شتەکان دایمەن بە سوک سەیر دەکرێت. من باوکم وتی لە لادیەکی شمە کرد، وتی مناڵێکی لێبوو، وتم ناوت چییە؟ وتی ناوم ئەحەیە. ئەی وتم ئەحمەد چیتە بێ؟ وتی وەڵا ئەحمەدمان نییە. ئەی وتم یعنی تۆ ناوت ئەحەیە؟ وتی بەڵێ ناوم ئەحەیە. وتم بابە تۆ ناوت ئەحمەدە؟ وتی بەخوا من ئەحمەد ناناسم، ئەحمەدیشمان نییە. یعنی تۆ سەیریکە ئەم مناڵە شوناسی خۆی لەبیر کردووە، ناوی خۆی لەبیر کردووە. یعنی هەر لە مناڵیەوە کە گەورە بووە، حتا گەورە بووە پیانە تۆ ئەحا ئیتر ئێسا نازانێ ناوی ئەحمەدە. ئەمە بەڕاستی خراپە، زۆر زۆر خراپە. یان کەسێک ناوی عەلەیە پێڵێن عەلا، عەلۆکە، یعنی ئەمە خراپە. لەناو عەرەبە ئەم شتانە بەدی ناکرێت. باشە، بۆیە یعنی پێویستە کات هەم ناوێکی جوان بۆ مناڵەکانمان هەڵبژێرین و هەم خەڵکیش پێویستە بە ناوێکی جوان و بانگی ئەو مناڵانە بکە، بانگی ئەو خەڵکە بکات. ناکرێ بەڕاستی هەموو کەسێ هەستی هەیە. بەخوا ئینسان هەتا خۆی هەستی بریندار نەکرێ نازانێت چەند ناخۆشە. بەداخەوە بەس ئێستا شتەکان بە قورئان ناوی وا لەم کۆمەلگایە دروست بوو، خۆ ئاگای لێ نازانم هەمووی ناوەکان ئیتالی و بەرازیلی و ئەرجەنتینی و ناوی وای تایە مەگە خوا بزانێت. ئەوە ناوەکان. بەڵامی تر مەسەلەی محەممەد کە زۆر جا خەڵک وتیانە حەمەگیان، گیانێکیان وتووە، ئەوە لەبەر خۆشەویستی وتیانە. ئەمە هەیە لەناو عەرەبا زیاتر پێڵەن حەمودی پێڵەن، ئەمە هەبووە. مەسەلەی حەمە وشەی حەمە لەناو کولتوری کوردەواری خۆمانە، ئەدەبیاتی کوردەواری خۆمانە. ئێستا دیەکەی ئێمە بۆ نمونە زۆربەی هەرە زۆری ناوەکان بە مڕەکەبی ناویان هێناوە. ئیسا من باپیرەم ناویان ناوە خۆی محەممەد سەعیدە، پیان و تۆ حەمە سەعید. باشە قوربانگیان، حەمە عەلی، بۆ نمونە حەمە زیاد. یعنی ئەم ناوانیان بەم شێوازە کردو لە ئەدەبیاتی کوردیە. ئەمە هەبوو وەکو سوکایەتی باسییان نەکردووە. حەمایل یعنی ناو هەیە، بۆ نمونە ناو زۆرە، یعنی ناوی عینە ناو ئەدەبیاتی کوردیە ئەم شتانە جێگەی بۆتەوە، بەڵام وەکو سوکایەتی باسییان نەکردووە. بەڵام تۆ ئەو ناوەکانی تر، یعنی ناوی محەممەد، یعنی ئەبێ ناوی بڵێ محەممەد، بەڵام کاتێک لە ماڵەوە مناڵێکی جوان هەیە یان برادێکی خۆت کە پێڵی حەمەگیان، ئینشاءڵڵا مە ناچێتە بابی سوکایەتی. وەڵڵاهو تەعالە ئەعلەم، مادام لەبەر چییە؟ لەبەر خۆشەویستیە.